بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بريزان وخوش ويستان في خوش حالين لالقيتشي تري برنامج زارا وقرآن كان لقال ما مستاي بريز ما مستسفين دينو خزمتان لو برنامج أو زارا ما عندتنا خزمت زاراوي تري قرآن بيروس ما مستاي بريز زاراوي الحكمة وراستي يعني زاراوي شي زور گرنگە دیارە لغەتەن يعني للروي زمانەوانی وحكمة واتا وضع شيء في موضعه شتێک لە شوێنی خۆی دابدرێ کە شوێنی خۆی چێن دەرە فعلا ئەتوو ئەو شتەی لەوێن دەردابنی لە زانایانی ژوها پێناسیان کردێ کە إصابة الحق بالعلم والعقل ئەوەی ئەتوو چیهان شت حەقە ئەوی بپێچی ئەوی هەڵبژێری ئەویش بەچ لە ڕێگای علم و لە ڕێگای عقل کە خوای گەورە وەکو منەتەک و وەکو دیاریەک لە قورئان باز دەکا کە دەفەرمێ ومن يؤت الحكمة فقد أوتي خيرا كثيرا. دیارە خەیری کەثیر چییە؟ ئەوەیە ئەو کەسە خوای گەورە حکمەتی پێ ببەخشی. زاد فرمي ومن يؤتى يعني كواتا خواي جورة دبي عطاكا وخواي جورش كالقرآن ده باسي لقمان حكيم دكاتن كده فرمي ولقد آتينا لقمان الحكمة أن يشكر لله زا ما مصا أكو زانان باز دكان دفرمون الشكر برهمي حكمته يعني كسك كوا حكمتي هبو دبي شاكرش بي یان بەماناچی دیکە کوب زانین ئەو کەسە حەکیمە و حکمەتی هەیە ئەگەر شکرانە بژێر بوو ئەوە دیارە حکمەتی هەیە. وەخوای گەورەش کاتێک باسی پەیام و دینی خۆی دەکات دەفەرمێت ئودعو إلى سبيل ربك بالحكمة یەک لە شێوازەکان ئەوەیە دەبی دانایی هەبیتن لە گەیاندنی پەیام و دینی خوای گەورە. بارك الله فيكم مع الصيب الرئيس. بسم الله الرحمن الرحيم. هلا باري وين جناب باست كرد بس لي معناي حكمتي قصتي جواني ابن قيمي هي برحمة بيدري الحكمة فعل ما ينبغي على الوجه الذي ينبغي في الوقت الذي ينبغي وفي المكان الذي ينبغي. دري أوي كبيست بيكي لو كاتي كبيست بيكي وبوشي كبيست بيكي شو أنا كش أدقريته وبابرنا أنا وكيفيتي أو الزور مهمة أتو كارشي دكي خيرة ساكية بلام دبي بزاني بس شيء وقت ديكي لا تكاتك ديكي ميش مثلا بنونا ميش واجبة بيست بكريوني أو فعل ما ينبغي راست دبي بكريت الميش بلام آية بهم شيء وازك دكريان دبي شيء وازك شيء دياري كراوبي نخير دبي دياري كراوبي أو أن ركعاته وبو هيئته وبو شرطو أركانانية لا خرادة بأمره ولا ونيشي دكم هر مش كامل قلت فلا قص كشيلة ماتن نابيتن دبي بوشي وهيئته بك أخوي جورة داينا ولو كاتج بك أخوي جورة داينا پیش بانجی نیورانی نوێژی بکەیت بانجی نیورانی نوێژی بکەیت نوێژەکەت کانەما نەکردیە ڕاست بەو شروط و ئەرکانانەی کە دانرایە بەو ڕکعات و بەو خوێن و بەو شتەی دانرا ڕکوع و سوجودەی کانەما نوێژەکەت نەکردیە بهمان شيء هذا ما وزن مكانك شيء لو زيادك وفي المكان الذي ينبغي تبي شويني بخاوي بيت لا زاوية شيء داجير كراو نابيونيا هذا ما وصل أول لون ميجي واضحة عموما اتفاق مع السر هي بلام أوي أجر ببين لبو مسألة شيء مثلا لون منزهات زهادش همان شيء تبي راسته بيوسته بلام تبي بو شيء بكريك أخوة جورا بيعمل صلى الله عليه وسلم دايما ودبي لو كاتب بكري ولو شوية بكريك أخوة بيعمل صلى الله عليه وسلم عزيزي بيع خوشة يعني حتى جاندني ديني إخوة بهمنا وعقدبي وهي أورو سيدة كاتن ديني خواه جورا بس شيء من دراوي دقيقني راست ونيا بأسلوب شيء دقيقني كخواه جورا بيع خوش ديا
حتى زانست بڵاوکردنەوە هەموو ئەوانێکەوە خێر و چاکەیە ئەتوو ئەگە خوای گەورە حکمەتەکەت بداتێ بە حکمت دەزانی کوو بەکاردەینی لە شوێنی خۆی بەکاری بینی. ئەوە زۆر مهمە کە ئەمە کەسانێک زۆر هەیە ئێستا دەرێ وەڵا الحەمدوللا ئەهلی عیلمە زۆر قورئانی لەبەرە سونەتی لەبەرە زۆر شارەزایە و خەڵکێک بە دوای دەکەویتن بەڵام موچینە ئەو قسانەی دەیکە ئەو فتوایی دەیدا ئەو ڕەئیانەی کە هەیتی و هەڵوێستانەی هەیتی هیچی لە شوێنی خۆی نیە بە ناوی دین قسەی دەکا یارمەتی دوژمنانی دین دەدا دژایەتی ئەهلی دین دەکا بە ناوی ئایەت و حەدیثیش قسە دەکات. ئەوە لە نەبوونی حکمت لە نەبوونی حکمەتە نازانی ئەو ئاەتانە لە شوێن دەردا بنێ و ئەوەی لە شوێن دەردا بنێت. ڕاست لۆیە هەندێک لە زانایان دەفەرمون عیلم وەکو جەستەیە حکمت وەکو ڕۆحە. ئەو جەستەیە بێ ڕۆح لە حەرەکە دەکەوی ئەم نادام دەستم ببوسێ و ناتوانم چاوم شتێکی ببینیتن کاتێک کە حکمت دێتە ناوی ئەو زە ڕۆحی دەبی. لۆیە کاتێک کە ئەتوو کەسانێک دەبینی ئەهلی عیلمن بەتەنێ بەو عیلمەی کافی نییە پێویست تا بزانی ئایا ئەهلی حکمەتیشە ئایا بە تەواوی لەو عیلمەی گەیشتە و لە شوێنی خۆی بەکاری دەینی یان خوانە خواستە بە کرچ و کاڵی بە ناڕێکی بە شێوێنراوی دەگەینیتە بەرامبەری. ئەوە زۆر مهمە ئینسان ئەوەی جاری وایە لەوانەیە مامۆستا بڕێز ینی کابرا یەکێک زاڵمە ئاەتی عەدلی لەسەر دەخینتەوە بەسەردا دەخینتەوە کانەوە عادلەکەیە ینی کەواتە ئەوە لە نەبوونی حکمەتە. زەمان ساگەت تەماشای قورئانی پیرۆزیش بکەیت وشەی حکمت وەکو زانایان زۆر مانایان کردیە هەندێک دەفەرمووە معنای علم و قورئان و فەهمی قورئان دێ هەندێک دەفەرمون بە معنای عەقڵ مع التەقوا دێ هەندێک دەفەرمووە بەسی پێ سوننەیە. ئەوە ئەگەر تەماشای قورئان بکەیت وشەی حکمە بە دوو شێواز هاتیە جاری وا هەیە بە مفرەت هاتیە بە تەنها هاتیە جاری وا هەیە بە ئیضافە هاتیە ئیضافە کرایە جا کە خوای گەورە بە مفرەدی هینایە لە بۆ نمونە کە دەفەرمێ ئودعو إلى سبيل ربك بالحکمە ئەو بە مفرەدی هیناتی ئەوە مەقسەد پێ ئەو حکمەتە و ئەو داناییە کە جەنابەت باست کرد. بەڵام کاتێک کە بە ئیضافە دێ یعنی بەتایبەتی لەگەر کتاب دێتن ويعلمهم الكتاب والحكمة زۆربەی مفسرین دەفەرمون مەبەستی پێ سنەیە ینی ئەوە وەکو شێوازی هاتنی حکمت لە قورئانی پیرۆز. جا بەڕاستی ئینسان ئەگە حکمەتی هەبوو دەتوانی بە حکمەتی دۆستی بکاتە دوژمن ینی بە پێچەوانەوە دوژمن دەبیتە دۆست ئەگەر نەشبوو ئەو حکمەتە نەبوو دۆست دەبیتە دوژمن. لێ بەڕاستی حکمت زۆر زۆر گرینگە ئەخەما وسە ینی حکمت ڕێک ئەوەیە کە دەگوترێتن ینی ئەتوو قسەیەک هەڵوێستێک لە شوێنی خۆی بنوێنی کابرا لە کاتێک کە دەچیتە لە بۆ نونە تازیەکی تو لەوێن دەر معقولە نوکتام جێڕێەوە ونیا یان دەچێتکن نەخۆشەشی معقولە مەسەلە قسەی ناخۆش بکەی وەڵا یەکە گەوها لە بوو مرد و دەبی ئەتوو دری بدەیەوە ئەو بریتە لە حکمت. زۆر مامۆستا ینی ئەو نمونانە ئینسان بزانی ئەوش ئاەت و فەرمودانە لە شوێنی خۆی دابنێت بزانین کەنجی شوێنیتی مەسەن لۆ نمونە قسەی لە بۆ خەڵکەچی دەکەی کە بزانی نەفەرەکەیان دێتە لات خەریکە بێ ئومێد دەبی یعنی گوناحەکی کردیە و دەیەوێت تەوبەی بکە بەڵام شەیطان لێی ناگەڕێ تەوبەی بکە دەرێ کورە جارەی دیکات و خوالێت خۆش نابی ئەوانە پێویستە چی بدێ زیاتر ئومێدی بدێ کاکە خوا تەوبەی قبول دەکەەوە ئاەت و فەرمودانەی بە بیربێنیەوە کە باسی تەوبەی دەکە یعنی هەتا لەگەر نەفسی خۆشت دەبی حکمەتت هەبی نەفست پێش ئەوەی گوناح بکە حەزیلێ شەیطان دێ گوناحەکەی لەکە ئاسان دەکە دەیدی خوالێت خۆش دەبی خوا غەفوور ڕەحیم ئاەت و حەدیسی غەفوور و ڕەحیمیت بەبیر دەینیتەوە ئەو شەیطان لۆ دەینی ئەتوو دەبی چ بکەی ئاەت و حەدیثی تهدید بەبیرە خۆت بینی و باشە ئەدی ئەگەر ئەم موفق نەبوون لۆ تەوبەکەی ئەدی ئەگەر لەسەر ئەو گوناحەی مردم لۆی گوناحەکەی نەکەم حکمت لەوێ ئەوەیە ئەدی لە پاش گوناحی درتوندیت بەسەردادی شەیطان درتون دەکە کورە چەند جارەت و تەوبەت کرد کورە واز بینا کورە تازە ئەتوو نایەوە سەرخەت
ئەوەت بەبیر دەێنێتەوە لەوێن دەردەبی ئەو ئاەت و فەرمودانە بەبیرە خۆت بینەوە کە خوای گەورە غەفور و ڕەحیمە. ئەها موقیفەکەیە کەسێک دەستە لای ابن عباسی دەرێ ئەگەر کەسەکی بکوژیتن تەوبەی لۆ هەیە دەری تەوبەی لۆ نییە کە دەڕواتن تەڵەبەکانی ابن عباسی ڕەزای خوای لەبی لێ دەپرسنەی ابن عباس بۆ مەذهبی تو ئەوها نییە کابرا کەسەکی بکوژی لە لای تۆمە دەزانین فتوای تو ئەوەیە کە تەوبەی لۆ هەیە کو تەوبەی لۆ نییە وتی نەتاندیت ئەوە چاوی سۆر بوو ئەوە هاتیە بە هێشتا کەسەکەی نەکوشتیە بەتەمایە فتوایەکەی لە من وەگری برێ وەڵای مادەم تەوبەم لۆ هەیە بچم بیکوژم لێ دەبی بزانی بەڕاستی حکمەتی قسەکردن تربیەتی نفسی خۆت تربیەتی بەرامبرت ئەوە زۆر مهمە هەتا ئەجە مامۆستا ئەگەر قەوسەکەم دەرێ پرسیاریشیان لە لوقمانی حەکیم کرد کو فێرە ئەو حکمەتە بووی هەرچەندە خوای گەورە پێی عەتا کردیا دەفەرمێ بە سەبر ڕاست یعنی ئەوە لەسەر ئەو نمونەی جەنابت باس هەر لەو مەسەلە لەو بابەتەی بە نمونە بینینەوە مەسەلەی سەمع و طاعە ئەمە ئاەت و حەدیثمان هەیە کە سەمع و طاعە لە بۆ حکامەکان دەبی بکرێ لە بۆ وەلی ئەمری موسڵمانە و ئاەت و حەدیثیشمان هەیە دەبی جەهر بە حەق بکرێ و قەولی حەق و کەلیمەی حەق بگۆترێ وانیا ئۆردوکمان هەیە ئەوە حکمەتەوەت لێ دەکە ئەوەی لە جێی خۆی بەکاربینی ئەوەش لە جێی خۆی بەکاربین حاکمەکی ظالمی عەمیل لە بۆ کافران ئەتوها بچی باسی سەمع و طاعی بکەی باسی کەلیمە حەقەکەی نەکەی ئەوە شێواندنە حاکمەکی موسڵمانان کە غەڵەتەکی دەکا و شایستەی ئەوەیە زۆر بە ئاسانی ئەو غەڵەتەی ڕاز بکاتەوە بچی لەسەری توندبی وچی خەواریج و باسی کەلیمەی حەق و باسی غیرەتی دینی بکەی ئەوە نەبوونی حکمەتە هەر هۆردوشی ئاەت و حەدیثی زۆری لەسرە بەس شوێنەکان پێ بگۆڕی موقیفەکان بگۆڕی عکسی مەبەستی خوددا و پێغەمبەر صلی الله علیه و سلم لەوێ قسەت کردیە ئەجە مامۆستا یعنی ئەو حکمەتە چێ لی تێدەگا کە خوا دەفەرمێ ومن يؤت الحكمة فقد أوتي خيرا كثيرا پاشان دەفەرمێ چێ وما يذكر إلا أولو الألباب خاوەن عەقڵەکان خاوەن ژیریەکان ئەوان لەو حکمەتەی تێدەگەن ئەزە لوب عەفوەن لە زمانی عەرەبیمانەی ناوک و ناوەڕۆک دێ ڕاست یعنی عەقڵەشی هەیە تەماشای ناوەڕۆکی شتەکان دەکا بەس بە زاهیری زۆربەی ئەو کەسانەی بەس بە ڕووکەش و زاهیری عیلم و شتەکان حکمەتیان مامۆستا ئیوا هەیە علمی هەیە بەس حکمەتی نییە زۆر گرنگە زۆر حکمەتە مامۆستا لە بۆ دروستبوونی ئەو حکمەتەش یعنی هەرچەندە هیبە و خەڵاتێکی خواییە دیارەکی خواییە بەڵام هەندێکیش هەیە دەبیتە مایە ئەوەی کە ئینسان فێرە حکمەت بیتن وەکو یعنی زۆر لە خزمەت قورئان بوون مامۆستا چونکە خوای گەورە کە دەفەرمێ لە سەرەتای سوورەتی یاسین والقورئان الحەکیم قورئان پڕیتی لە حکمەت کەواتە ئەوەی بێتە خزمەت قورئانیش فێرە حکمەت دەبیت و هەروەها زۆر یادی خوای گەورەکردن زۆر لەگەر خوابوون ئەوەش وە دەکات چونکە یەک لە ناوەکانی خوای گەورە چیە الحەکیمە کەواتە ئەوەی زۆر یادی خوای گەورەش بکە لە خزمەت مەجلیسە گبی کە زیکر و یادی خوای گەورەی لێ دەکرێتن ئەکید ئەو کەسەش خوای گەورە بەشێک لەو حکمەتەی پێ دەبەخشیتن و خاڵێکی دیکەش بەڕاستی یعنی لەگەر ئەو کەسانە ژیان و لە مەجلیسی وان بوون کە ئەوانەی کە حکمەتیان هەیە مامۆستا بەڕاستی بەداخەوە خەڵکی ئێمە ئێستا کە فێرە چ کرایە فێرە مەجلیسە کرایە کەوا هەزەلی و بەس گاڵتە و بەس یعنی وەقت بەڕێکردن سەرگەرمکردن ئەوە زۆر مشکیلەیە زۆر گرینگە ئەمە ئەو مەجلیسانە زیندوو بکەینەوە کەوا بەڕاستی یعنی حکمەتی تێدایە کە ئینسان تێیدا فێرە حکمەت دەبی ماوەستا لە باری فێربوونی حکمەتی وتەکم خیندەوە زانایەکی یان فەیلسوفێکی قەدیمە دەرێ حکمەت بە سێ شتی فێر دەبی ئەمجا بە کوردیەکە ئەگەبێ یەکەم شت بیرکردنەوە ئینسانە کە زۆر بیرتیژ بی تەئەمول و فکرکردنەوەی وردی لە شتەکان هەبی ئەوە حکمەتی فێر دەبی کەەوە دەرێ وەکو برێ بەڕێزترین جۆرە ئینسان بەخۆی فێر دەبیتن دووەم زۆر لاساییکردنەوە کە مەبەستی چیە ئەوەیە کە ئەتوو لەگەڵ خەڵکەکی دابنیشی کە خاوەن تەجروبە و حکمەتە ئەو تەجروبەی خۆتی دەداتە دەستە تو بە ئاسانی کە ئەهلی حکمەتە لەگەڵی دابنیشی لەگەڵ مامۆستایانەبی ئەوەی جەنابەت باست کرد کابرا لەگەر مامۆستایەکی ئەهلی حکمەت کە دادەنیشی ئەهلی تەمەن خودی عیلمەکەی پێنارێ حکمەتەکەشی لەگەڵ پێ دەرێتنەوە زۆر مهمە لۆیە بوونی عیلم لەگەڵ مامۆستای
بوني حكمت بوني حكمت فێر دەکاتن لە چێ ئەو عیلمەی بەکاردەینی ڕاست کلیلت دەداتێ هەر ئەو کلیلانە زۆر من لە چۆنیەتی تەسەڕف و فەهمی علم زمانسا وەکو پێغمبەری خوش صلى الله عليه وسلم لە فەرمودە چێرچەندە ضعفەك لە فەرمودەکەی هەیە بەڵام يعني معناك صحيحة كذا فرمي الحكمة ضالة المؤمن فحيثما وجدها فهو أحق بها حكمة أو اشتشي شاراوي بلام إنساني إيمان دار لهم كسي أولاتره وري بقريت عفوا ما أو زانا كباز دكا بير كردنوا لا ساي كردنوا وتاقي كردنوا كأو دري أو طالكيا زارويات الأنزام جيانت حكمتي وردقري بس عندك كس هذا بيعقدار بي زارتي تاقيش دكاتو أو درس ورناقريتنا وخطره كاتو درس لو روداواني جياني خوت ورنقري كبسر الديتن هذا عفوا وانسى طوابي لسأو فرمديك باسم الحكمة ضالة المؤمن فحيثما وجدها فهو أحق بها أو ما لو بدر دخي كأما براستي تمشاي أوي بكين انظروا وكو قولك كدقوتري بالدري لا إمام علي كذا فرمي انظروا إلى ما قال ولا تنظروا إلى من قال بزانت سدالي نك تشيدالي أو تشيدالي مهمنية مهم أو قصة بخوي لخودي خوي دا قصة كتسية أو جرينجا وحكمتش كواتا أو فرمدا أوما لو بدر ديخي كحكمة يعني احتكارنية قورغ نكرة لسر هيس كسش لو هيس جمعتشي وبراسي ميزان قبول حقيشة يعني أتو أجا حكمة هبو ما مصطلح يعني زاري وهي كسي وهي نخين دوارشة بلام حكمتي هي هنيا عندك كسية نخين دوارك ريش سبيكا بلام وكدري عقلتي هي يعني بريتي لحكمة إنسان يعني لواني كسا كشهادشي هي وشيوي أو حكمتي نبي وناتواني هل لبو حل مشاكل ما مثلا حكمة لبو حل مشاكل زور جرينجا والله رست زاروية عين نفري بينا مشكلة كي زور تير دكا زاري شوية كسا شيدي كبينا حكيمة هما قصيبك بس بحكمة قصة كان دكاتن مشكلة كي حل دبي إذا براسي حكمة جرينجا إذا ما مصر حكمة سودي قلق زورة يعني نعمتك قوري خوايا لو خوايا قوري دفن واذكروا نعمة الله عليكم وما أنزل عليكم من الكتاب والحكمة يعظكم به يعني دائما إنسان بيوستا أو نعمتك هنقوري يادي خواي قوري بكا شكري لسر بكاتن كخواي قوري أو حكمتي بداتي أو كتابي بداتي وكباسي شكل زناب باسي السنة بيغنبري عليه الصلاة والسلام ولا ملك وتايدا السنة شلون هاي لندرا حكمة لبروي فير الدكاكا وكتاب خواي قوري لشويني خوي بكار بيني أجرنا ببي السنة ممكن أركز إلى خوي بنوع شيء آياتك اللي قدرت تطبقينك أو فوائد حكمة قلق زورة يكم وقولتني فوائد أبي أتحق باطلي بيزيادك مش بس باكر كأتو دزاني لتشندر أو حق بكاري بيني ولا تشندر نا حق ونابي بوشي بكاري ميزانة إذا كابريك ليرة ظلم لكسشي بكا توجد صلاة ذهبي لبردستي دربيني بري والله إنسان من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه حديثة صحيحة وحكمته أو بكار هنا أو فرمودية لغير شويني خوي أو تيكال كردني حق باطل تميزت فيردك إير شويني أويك أتولى سر مسلماني بجواب به يكلا فوائد كان ديكش أويك هرشتي خيريات بيدك هرشتي لشويني خوي بوسطي بكار بنيا كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وآتي كذا فهمي وكذلك جعلناكم أمة وسطا لولاي أو أمة خيرية أو أمتش يكره صفات كانتيا وسطا يعني عدلة هرشتي بأندازي خوي حقي خوي داتي زيادة الروي وكم ترخبيتي هناك اللي هو خوي بيغمبر صلى الله عليه وسلم حتى لباري قرآن دفرمي وقارئ القرآن غير الغالي فيه ولا الجافي عنه حتى خوينري قرآن تبي بحكمته وبأهلي أو بكزيادة الروي كم ترخمي تهدى نكاتن ويعني لفوائدي دي كي أويك إنساني فير دكاتن إصابيها بلا قول وعمل يعني أقصى دكا قصكا طواود زي خوي دقري قصتي حقا وخلق لي ور دقري وخواي قوري للسري همي أنا أوقرين كخوا لي سبحانه وتعالى لي وقري بحقي دابني وكارو كرده وكان يشد عين وكوا بحكمة بيتن خواي قوري ليت ور دقريتن زمان
عفوا بەڵێ قسەت مابوو نانە ئەگەر لە سەقسەکانی زەنابەت یعنی ئەفعالی خوای گەورە هەمووی متعلقە بە حکمت خوای گەورە هیچ ئیشەکی بەبێ حکمت ناکە الحەکیمە لەبەرەوەی ئەلحەکیمە کەواتە دینەکەی پڕیتی لە حکمت و هەروەها ئەو خەڵقەی کە بەخۆی دروستی کردێ پڕیتی لە حکمت ئەو شتانەی کە ڕوو دەدەن قەزا و قەدەر هەمووی حکمەتی خۆی تێدایە بەڵام جاری وایە ئێمە هەندێک لە حکمەتەکان دەبینین هەندێک نابینی کەواتە کەسێک کە نەخۆشیش دەبی بزانی کەوا حکمت لەو شتەیدایە کەسێک لەوانەیە خوای گەورە بەڵام موسیبەتەکی بەسەردەینی ئەوە حکمەتە عسى أن تكرهوا شيئا بەڵام وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون كواتا براستي أول لبو إيمي مسلمان أو حكمة أو حكيميتي خواي قورا لبو إيما جيغاي أميدا كإيما براستي أقر ناخوشك ما بسر دابي يان دبيني كابرا هجارة يان بلا مصيبتي زور بسر دادي لواني جاري واتوشي بي أميدي دبي أري لؤو من أهو مشتن بسر دادي أو بزانا حكمة لو إيشي داهي لواني أتو خوشويستي خواي بي ماوسە حەزم لێ جوابی پرسیارێک بدەین و کە زۆر جار دەور و ژێندرێ ئایا مەسەلەی حکمت زۆر جار کابران وکچی گۆتمان شت لە جێ خۆی بەکار ناینی لەفظی حکمت و زاراوەی حکمەتیش جاروێ لە شوێنی خۆی بەکار نایەندرێ کابرا مەسەن زۆر جاروەیە هەر شتێکی پێ دەڵێ لە بۆ دینی خوای گەورەکە کە بە جواب وەرە دەست بە قووەت و ئەسبابی قووەت وەربگرە دائیمەن زۆر جاروەیە مەسەلەی حکمت بەکاردێلەوەی خۆ بدزیەوە لە دیفاعکردن و بەرگریکردن لە دینی خوای لە نووسڕەتی دینی خوای گەورە کابرا بە فێری حکمەتی هیچ نەکاتن بەڵام دەبی بەڕاستی بزانین حکمت بە مانای دانانی شتە لە شوێنی خۆی هەموو جارێ مانای نەرمی و پارشەکشە و ڕاوەستان نییە جاروەیە مانای هێرشکردنە چوونە پێشە ئیقدامە لە بۆ شتەکان یعنی مەسەن لۆنمونە ئێستا باسی واقع بینی بکەین واقعی ئەو ڕۆمان دەبینی لە سیاسەت و لە وڵاتان قووەت گەورەترین یەکلایکەرەوەی مەسەلەکانە بەهێز کابرا ئەوە ناخوا برێ وەڵی دیموکراسیەت و فلان و هێز دەخواتن منطقی هێز معقول نییە مسلمان بە ناوی حکمت برێتن وڵای مسلمانان خۆیان لە هێز و لەو شتانە بپارێزن و هەموو دەمێت لە زوعف و لاوازی و بمینێتەوە منطق و حکمت پێمان دەرێت کە دەبی ئیهتیمام پێ دەبی ئیهتیمای پێ بدرێت کاتە جاروەیە حکمت ئەوەیە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو هەموو غەزوە و جیهاد و ئەو هەموو ئیقدامی کرد جاروەیە حکمت لە ئیقدامکردنە جاروەیە حکمت لە بوونی حەماسەتە لە جورئەتە هەموو جارێ حکمت بە معنای پاشەکشێ و نەرمی و لاوازی نایەتن هەر شتەی لە شوێنی خۆی بەکاربینی ئەوە حکمەتە وەکو پێناسی سەرەتا کە کردما وەضع الشيء في موضعه دەست خۆش مام ساوزام کاتەکەمان تەواو بوو ئەگە کۆتایی پێبینی خی گەورە پاداشتی جەنابیشت دات سلامتت صلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم